سڵاو بینەران و بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پۆدکاستی نوشدار لەگەڵتانم. نوشدار پۆدکاستێکی پزیشکە کە ئاماژ لێ بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی جەستەیی و دەرونیە. بابەتی ئەم هەفتەیەمان دەربارەی جۆرەکانی ڕۆژوو و سوودە تەندروستەکانەتی بە میوانداری دکتۆر سیۆن عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری و قەڵەوی. زۆر بەخێر دکتۆرەکان. زۆر سپاس دکتۆرشانە. زۆر خۆشحاڵین لەگەڵمانە ئامادەی ئەمڕۆمان. من زیاتر. دکتۆر سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئایا ڕۆژوو جۆری جیاوازی هەیە؟ ڕۆژوو ئەگەر باسی ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆزکەین ئەوە یەک جۆرە، بەس ڕۆژووی زانستی جۆری زۆرە، هەیە 12 ساعتە، 16 ساعتە، 18 ساعتە، هەیە 1 میل ئەدەی 24 ساعتە. بەس ئەگەر باسی ڕۆژوو بکەین ئیتر ئایا زانستی بێ هی مانگی ڕەمەزانی پیرۆز بێ، سوودەکانی زۆر زۆرن. لەو سوودە تەندروستیانی چییە؟ زۆرن. با بۆ دەست پێ بکەین بڵێین توێژینەوەیەکی زۆر گرنگ کراوە لە لەندەن و ناویان ناوە لۆرنس ستەدی، لەندەن ڕەمەزان ستەدی، و هەر لە مانگی ڕەمەزانی پیرۆزە 85 کوڕی گەنجیان هێناوە. ئەنجا هاتوون پێش ئەوەی مانگی ڕەمەزان دەست پێکا بە هەفتەیەک زەختیان گرتوون، جەناب دەزانی زەختی سەرەوە هەیە خوارەوە هەیە. ئەنجا هەفتە جارێ لە مانگی ڕەمەزانی پیرۆزە، هەفتەیە دوانسیان چوار، ئەنجا هەفتەیەک و دوای مانگی ڕەمەزانی پیرۆز، بەبێ ئەوەی هیچ بەرنامەی خواردنیان بگۆڕن، ئەوەی خواردنیان خواردویانە. سەیریان کرد تەنها بۆ ڕۆژوە 15 بۆ 16 ساعت ڕۆژوو بوون. دوای ڕەمەزان زەختی سەرەوە 10 میلیمتر هاتۆتە خوارێ جیوە، یعنی با بڵێن لەواتەیە 140 بێ بۆتە 130، ئەوەی خوارەوە 5 میلیمتر هاتۆتە خوارێ، با بڵێن 90 بێ بۆتە 85، یعنی 140 لەسەر 90 ئەوە نەخۆشی زەختە، ببێتە 130 بە 85، یعنی زەختی نەماوە، هەر تەنها بە گرتنی ڕۆژوو. کاتێژێک لە سوودەکان داوەزانی پەستانی خوێنە. جگەلەوە بەحسێکی گرنگ کراوە بۆ ئەوانەی شەکرەیان هەیە و ئێستا سنتەرێکی زۆر گەورە هەیە لە ئەمریکا کە ئێمە جۆری شەکرە جەناب دەزانین دکتۆرە، جۆری یەک و جۆری دوو هەیە. جۆری یەکەوە هیچ پێویستیان بە ئینسولینە جیاوازە، بەس جۆری دوو مقاومەی ئینسولینی زیادەکە، خانەکانیان پڕن لە شەکر، یعنی زۆر جیاوازن وەک لە جۆری یەکەم. هاتوون خستیان لەسەر شتێک ڕۆژی زانستی 16 بۆ 18 ساعت، ئەنجا کاربۆهیدراتیان کەم کردووەتەوە. سەریان کردو بە پێی ماوەی نەخۆشیەکە هەیە 15-20 ساڵە شەکرەی هەیە، لە ماوەی ساڵێ بۆ 2 ساڵ هەموو حەبەکانی وەستان و نەخۆشیەکەی بە تەواوەتی چاک بۆتەوە، کە هەتا ساڵی 2022 دکتۆرەشان هەم سندیکای ئەمریکی بۆ نەخۆشی شەکرە، ئەمریکن دایبیتس ئەسۆسییشن، هەم دایبیتس کەنەدا، هەم دایبیتس ئوسترالیا ئایانوت تا ساڵی 2022 ئایانوت نەخۆشی شەکرە نەخۆشیکی درێژخایەنە، چاک نابێتەوە. بۆیە لە ناو کوردەواریە ئێمە ئەو مستەڵاح بەکارهێنین نەخۆشی درێژخایەنەکان، بەڵام ئێستا دەرکەوت ئەمانە نەخۆشی درێژخایەن نین، ئەمانە نەخۆشی ئەم سەردەمەن بەهۆی لایفستایلی هەڵەوە. ئێمە تووشی زەخت و شەکرە نابین بەهۆی میکرۆب و ڤایرۆسەوە، شێوەی ژیانمان شێوەی خواردنمان هەڵەیە، بۆیە تووشی ئەو نەخۆشیان نابین. هەیە مەسەڵەن ساڵێک دوانە نەخۆشی شەکرە هەیە، سەیران بە 6 مانگ چاک بۆتەوە، کەواتەوای شەکرە هەیە. طبعاً ئەمە نەک هەر لە خۆیانەوە ڕۆژوو بگرن، ئەبێ لەژێر چاودێری دکتۆرا بێ، چونکە ئەبێ وردە حەبەکان کەم بکەینەوە، هەمی زەخت و هەمی شەکرە، بۆی بتوانین زەخت و شەکرەکە لەژێر کۆنتڕۆڵا بێ، نەبەرز بێتەوە، نەبێتە خوارەوە. شتێکی تریش لە سوودەکانی نەخۆشی شێرپەنجە، خەستەخانەیەکی زۆر بەناوبانگ هەیە لە ئەمریکا و بینایەکی زۆر گەورەیە، ئەڵێ ناتحی سەحابە. کاتی خۆی من کە لە نەمسا بووم، پرۆفیسۆرەکەمان سەرۆکی تیمیش نەشتەرگەری بوو، چوو لەوێ 6 مانگ پارێکی زۆریا تا تەمرینی کرد. خەستەخانەکە ناوی میمۆریەل سلۆن کەترینگ، هەم لە نیوجەرزی و هەم لە نیویۆرک، دوو خەستەخانەی گەورانە تایبەتن بە عیلاجی شێرپەنجە. هاتوون سەریان کردو بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە شێرپەنجەکە گەیشتوتە مەرحەلەی 34 کە بێئەمەلن، خستیانەتە سەر ڕۆژووی زانستی، زائیدەن لۆ کارب یان کیتۆ لەگەڵ عیلاجی کیمیاوی، و بە ئەشعەکە کە ئەمانە گریان هەبوو لە سنگیانە لە لای چەپ، دوای 4 بۆ 6 هەفتە گرێکە نەما. هۆکارەکەی چییە؟ لە ساڵی 1930ەوە دکتۆریکی ئەڵمان کە ناوی ئۆتۆ ڤالبێرگە جایزەی نۆبێلی وەرگرت، چونکە ئیسپاتی کردکەوە خانی شێرپەنجە تەنها بە شەکرەژی ناتوانێت پرۆتین بکە بە وزە،
ناتوانێت چۆری بکە بە وزە. جا نەخۆشی شێرپەنجە لەم وڵاتی ئێمە ئەگەر بتوانین لەگەڵ عیلاجی کیمیاوی بتوانین ئەم دوو شتیان بۆ بکەین، من دڵنیام زۆر بەرەو پێشەوە ئەڕۆین، نەتیجەکان زۆر بەرەو باشترە. دکتۆر، ئەو نەخۆشانی کە چارەسەری کیمیایی وەرەگرن ئەتوانن بە ڕۆژوو بن؟ بەڵێ، بە مەناعەتیشیان بەرزە بێتەوە. کێوە ئەڵێ توێژینەوەیەکی زۆر گرنگ و جوان لە هانۆڤەر ساڵی دکتۆر گیان، ئێمە مانگی ڕەمەزان مانگێکی ئیسلامیە کەچی هەر ئۆروپی و ئەمریکیەکان توێژینەوان هەیە لەسەری. لە هانۆڤەر لە ئەڵمانیا لە جامیعەی هانۆڤەر و لەوێ جامیعەیەکی گەورەیە هاتوون 25 گەنجیان هێناوە و ڕۆژووی مانگی ڕەمەزان هاوینی 2023 کراوە ئەم توێژینەوەیە، هاتوون سێریان کردووە ئەو پرۆتینانەی کە مەناعەتی لەش بەرزەکاتەوە پێش ڕەمەزان بە هەفتەیە گیراوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە و مانگێک دوای ڕەمەزان هاتن سێریان کرد پێش ڕەمەزان ئەو ئەنزیمانە ئەتیادین هەر ئەو نێکەوتینە مانگی ڕەمەزان ڕۆژوو ماکرد وردە زیادیان کرد، لە هەمویان گرنگتر ATG5 کە ئەمە زۆر گرنگە مەناعەتی لەش بەرزەکاتەوە و لەش ئەکەوێتە عملیەتی ئۆتۆفاجی. ئۆتۆفاجی خۆ خواردن. ئێستا لەوانەیە بینەرانی خۆشویست بڵێن یعنی لەشی خۆمان خۆی خواتەوە، منیشەڵێم بەڵێ چۆن؟ خوای گەورە ئەم لەشەی بە عەزەمەت دروست کردووە. ئێمە کە بچینە حاڵەتی ڕۆژووە یەکسەر مێشکمان بەوە تەفسیرەکە خواردن کەمە، ڕاو کەمە، میلیۆنەها ساڵ ئێمە ڕاچی بووین، یەکی ئەکە ئەم لەشە هەڵێ باشە من خانەم زۆر هەیە و مەجموعێکیان پیر بوون نەخۆشن بەرەوە بە تووشی شێرپەنجە بن، ئەمریان بۆ نێرێ ئێوە لە ناوتانە بین و چۆن سیارە چی هینە بەشی باشی تایە وەکو سپێر ئەیهێنێتەوە ریسایکلینگەکە بۆ خانە گەنجەکان بەکارێنەوە بە گەنجەی هێڵێتەوە. ئەم عملیە ئۆتۆفاجی زانستی بەڵێ شێواڵێ ساڵی 2012 یوشینۆری ناوی باوشیم لە بیرچوو عالمێکی یابانی 2012 جایزەی نۆبێلی وەرگرت. شتێکی ترە هەیە یەکێ لە سوودەکانی ڕۆژوو کە گەنجمانەکاتەوە دکتۆرەشان خانەی مرۆڤ ئەزانی ئەپۆپتۆسس پرۆگرام سێل دێث لە ناوبردنی خانەکە خۆی ئەیکا مایتۆکۆندریا خۆی هەر گەیشتە حدێک ئەو خانەیە تەمەنی تاو بووە پیر بووە بەرەو نەخۆشی ئەڕوا پلاکێک هەیە دەستی پیانێ تاو خانەکە خۆی لە ناوە هەندێک خانە بەهۆی خواردنی هەڵەوە ئەو پلاکە ئیژ ناکە سلاگ بووە لەبەر سەیرێکی خانەکە ئیژ ناکە بەڵام نەمردووە نەمردووە پێڵێن زۆمبی سێلز وەکو خانەی زۆمبی و فلیمی زۆمبی و فعلەن ئەچێ خانەی تریش تووشی ئەو وەزعاکە بە مستەلەحی طبی پێڵێن سێنسنس سێلز سێنسنس جا ئەمانە دەرکەوتووە لە کاتی ڕۆژووە لەشی مرۆڤ مەجموعەیە پرۆتین فرازەکە ئەچێ ئەو خانانە لە ناوە بە وە لەشی ئێمە پاکە کاتەوە. دکتۆر کەواتە زانیمان سوودی هەیە بۆ پەستانی خوێن و بۆ شەکرە و هەروە بۆ چارەسەری شەرپەنجە. چی دەربارەی برینی گەدە؟ ئایا ئەو کەسانی کە برینی گەدایان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بن و ئایا سوودی هەیە بۆیان؟ بەعام زۆربەی توێژینەوەکان پیشانیە ئەوانەی برینی گەدایان هەیە قورحان هەیە ئیتر ئاهی گەدە بە 12 گرێ بێ ڕۆژوو نەگرن باشترە چونکە کە مەعیدە بەتاڵ بێ ئەو ترشیە عەزیەتی برینەکایە. یەکێ لەوانە من باوکم خوا عەفویکە لەگەڵ مردووی حازرانە حاجی بوو ئەیوت من هەرە بێ ڕۆژوو بگرم قورحەشی هەبوو تووشی نەزیفێ بوو 2 بوتڵ خوێنمان تێ کرد و ژیانی لە مەترسیا بوو لەبەرەوە نەسیحەتی مروانەی قورحیان هەیە ڕۆژوو نەگرن چی تر نابێ ڕۆژوو بگرێ ئافرەتی دووگیان. بۆچی؟ خوای گەورە لەشی مرۆڤی زۆر عەزیم دروست کردووە لە 2 مەرحەلەی ژیانە ئشتیها ئەکرێتەوە. یەکەمیان لە تەمەنی هەرزەکاری لە 13 هەتا 19 هەتا 12 و 13 ئەو کەسە مناڵە کوڕ یا کچ بێ کە ئەگاتە 18 و 19 و 20 بۆتە ژن یا پیاوێکی کامەڵ کاتواننەوە بخەنەوە. ئەم 5-6 ساڵە ئێمە ئەم لەشە پێویستی بە وزەیە بێگەشە بکە لەبەر سەیرکی هۆرمۆنی ئینسۆلین زیادەکە پێڵێن فیزیۆلۆجیکال هایپەر ئینسۆلینیمیا لەبەر سەیرکی هەرزەکار ڕۆژی 6 ژەم خواردن ئەخوا 12 شەویش ئەچێتە سەر مەنجەڵەکە و برنجیش ئەخوا و هەر تێر نابن. لە حاڵەتی دووهەما کە ئیشتیهامان زیادەکە حاڵەتی دووگیانە
بۆ خوای گەورە ئافرەتی دروست کردووە کە سکێ بێ بێزووەکە و بێستومانە ئەڵێ وەڵا بێزووەکەم بە فلانشە بە فلانشت شتیهای زیادەکە چکە تۆ دی مرۆڤێ دروستەکەی کۆرپەیەک دروستەکەی ئەو کۆرپەیە پێویستی بە خانووەکو بینایەکی تازە دروستکە پێویستە بە بلۆک و ئەدەواتی بینایە لەبەرەوە ئەبێ ئەو ئافرەتە لە 100 پێویستی خۆی 100 زیاد کاتە سەر خواردنی خۆی و پێویستی خۆی بەڵام هەندێک توێژینەوە هەیە چۆن ئەڵێ ئەم توێژینەوە لەکوێ هاتووە تۆ ناتوانی ناحەی ئەخلاقی ئافرەتی دووگیان بینی بڵێ وەرە بە ڕۆژوو بگرە بزان و ئایا مناڵەکەت لەبارە چێ یان ئایا مناڵە لەدایکە بێ وەزنی چۆنە ئەندامەکانی لەشی ئۆرگانەکانی لەشی چۆنن و ئەگەر لە ناوە چیانە ئەوە ناتوانانی بکرێت بەڵام لە ئەوروپا چیان کردووە ئەو ئافرەتانی کە مسلمانن ئیتر ئایا تورک بێ فارس بێ عەرەب بێ ڕەمەزانە دووگیانە دکتۆر نەسیحەتی کردووە خەستەخانە نەسیحەتیان کردووە ڕۆژوو مەگرە ئەو هەر گرتوێتی هاتوون سێریان کردووە لە فەرست ترایمستە لە سێمانی یەکەمە کە ئۆرگانەکان پێگەن ئەو بە هیچ شێوەیەک ئافرەت نابێ بە ڕۆژوو بێ چونکە تاوا نابێ ئۆرگانەکان لەسەر کۆرپەلەکەی بەڵێ کۆرپەلەکە مەواق دەرەجێ لەبەرەوە سێمان یەکەم بە هیچ شێوەیەک نابێ بۆ جەنابیش دەزانی ئێمە هەتا سێمانگ نازانین هەموو کوڕە بێ کچ لە سێمانی دووهەمە سەکند ترایمستەر ئۆرگانەکان بردووە دەگەشاکە لەبەرەوە بەعام نەسیحەت ئەوەیە لەوەشان نەیگری بەڵام ئەتوانی لەژێر چاودێری دکتۆرا بێ ڕۆژۆکە ئەگەر زستان بێ هاوین نەبێ 13 سەعات بێ 7 سەعات نەبێ ئەوەندە پێویستت بە ئاو نەبێ و نەتوانیت نەبێ لەوانێ ئەگەرێکی تایە ئایا تۆ گەنجی بە تەمەنی ئەوانە هەمووی فاکتۆرە بەس لە ثرد ترایمستەر لە سێمانی سێهەمە ئەڵێ زۆربیان کە ڕۆژویان گرتووە بەبێ موشکیلە مناڵیان بووە لە سێمانی دووهەمە سەریان کردووە هەندێک مناڵ کە لەدایک بۆ وەزنی کەم بووە لەواتی 3 کیلۆ بێ 2 کیلۆیە لەوانێ سەری تۆزێ بچوو ببێ لەوانێ لەشی زۆر ورد ببێ لەبەرەوە بەعام باوا بڵێن هەتا 6 مانگ بە هیچ مەیگرن لە 7 و 8 لەژێر چاودێری دکتۆر و بەرنامەی خواردنی تایبەت لەوانەیە بتوانی بگرین دکتۆر پرسیارێکی زۆر گرنگ بۆ خۆم بۆ خوێندکاران کاریگەری ڕۆژوو چیە لەسەر یادگە و هزری مرۆڤ و ئایا خوێندکاران ئەتوانن بە ڕۆژوو بن و ئەمە کاریگەری نەرێنی لەسەر خوێندنەکان دروست ناکە لەشی مرۆڤ دوو جۆر وزەی هەیە شەکری هەیە و چەوری هەیە شەکر دکتۆرە جەناب دەزانی گلایکۆجین لە جگەرە ئەو پەڕی 100 غرامە لە ماسوولکە 400 غرام یعنی من ئەوتوانم ئەو پەڕی نیو کیلۆ 500 غرام گلایکۆجین خەزم کەم هەر غرامێک 4 کالۆری مەداتێ یعنی من 2000 کالۆری شەکرم خەزم کردووە بەڵام کەس نییە حتا زەعیفەکان 10 کیلۆ چەوری نەبێ لە لەشیا دا زەربی کیلۆ هەر غرامێ چەوری 9 کالۆری مەداتێ هەر کیلۆ 90 دا زەربی 90 کە 900,000 کالۆریمان هەیە 900,000 کالۆری دکتۆرە يعني عفوا 90,000 کالۆری دکتۆرە تۆ ڕۆژی 2000 سەرفکە بەشی 45 ڕۆژمانەکە کەواتە بۆ تەلەبە ڕۆژوو سوودی هەیە نەگزەرەر بەس ئەوەیە هەوڵدەی لە شت ڕابینی لەسەر دابەزینی ئینسۆلین بۆی بتوانی چەوری بسووتێنی دکتۆرە ئەگەر بە ڕۆژوو بین ئینسۆلین داوەزێ ئێمە شەکرە سووتێنی تا 7 ساعت 8 ساعت 10 ساعت دوای ئەکەینە چەوری سووتاندن کە چەوریمان سووتان هەندێکی گۆڕە بۆ کیتۆن بەدیس لەشی مرۆڤ بۆ هەندێکی گۆڕی بۆ کیتۆن بەدیس کیتۆنەکان چونکە هەموو خانەی لە لەشی مرۆڤ ئەتوانێت چەوری بکە بە وزە بەس خانەی مێشک نەبێ ناتوانێت ئەتوانێت کیتۆن بەکارێنێ توێژینەوەکان پیشانیەوە ئەڵێ شەکر بۆ مێشک وزەیە بەڵام دووکەڵی زۆرە ئۆکسیدەتیڤ سترێسە بەڵام کیتۆنەکان پاکترین بەنزینە سوپەرە وا لەو مێشکاکە ببێ بە عەبقەری ئێستا پێمەڵی دکتۆر ئەی چۆن ئێمە پێمان وتراوە بێنانی بانی بخۆی ئەبێت تۆ سێژم بخۆی نابێ برسی بێ منیش پێت دەڵێم ئەگەر ئەمە ڕاستە باوگەڕینەوە بۆ بەشەریەت خوای گەورە مرۆڤی دروست کرد ڕاوچی بووین زراعەت هەمووی 10,000 ساڵە هەیە لە کوردستانی سووریا کوردستانی تورکیا کوردستانی عێراق و کوردستانی ئێران هالێرە زراعەت دۆزرا لە مێژووە دەبۆ 12,000 لەمە پێشەوە ئێمە ڕاوچی بووین باشە بەڕێی جەنابەت و بەڕێی بینەران ئێمە هەموو ڕۆژێ ڕاومان دەستکەوتووە لەوانەیە جاری وا هەبێ بە 3 ڕۆژ هیچمان دەست نەکەوت بێ من ئەگەر ڕۆژێ ڕاوم دەست نەکەوێ من بکەوم بە عەرزا بگورێمەوە وەڵام مرۆڤ قڕازێ کرد بەعکسەوە توێژینەوەکان پیشانیاوە من ئەگەر بکەومە حاڵەتی ڕۆژووە بیناییم بەقوترە بێ
هەستی بۆنم بەقوترێ بێ، گوێم هەستی گوێگرتنم بەقوترێ بێ و ماسوولکەم و تەرکیزم بەقوترێ بێ بۆی بتوانم ڕاو بکەم. کەواتە من بە ڕۆژوو بووم تەرکیزم زیاترە باشترە. ئێستا من لە بینەرانە پرسم کام گورگە مەترسیدارترە، ئەوەی کە تێرە یان ئەوەی کە برسێتی برسێکە. یەکسەر کۆرتیزۆل فرازەکرێ ئەدرینالین فرازەکرێ، لەبەرەوە بەس ئەوەی لەشی خۆیان ڕابێنن من پێم باشە نانی بانی نەخۆن بچن بۆ ئیمتیحانیش. دکتۆر ئەگەر بینە سەر ژەمەکانی ڕەمەزان و سەرەتا بە پاشێو دەست پێ بکەین و پرسیارە گرنگەکەم ئەوەی ئایا پاشێو بکەین؟ پاشێو ئەتوانی نەیکەی و ئەگەر بتێوێ بیکەی بە بۆچوونی من تۆزی پێشی خەبی خرە سەعایەک بۆی خەوەکەت لێ تێک نێت. ئایا خەو گرنگە بەڵێ حتا خوای گەورەش لە قورئانی پیرۆز فەرموویەتی وەجعلنا اللەیل لیباسا. بینە سەر لەشی مرۆڤ خوای گەورە لەشی مرۆڤ وا پرۆگرام کردووە. ئێمە گەینە سەعای 11 هۆرمۆنی میلاتۆنین کە هۆرمۆنی خەوە فرازەکرێ، لە 12 ئەخیوین هەتا سەعات 5 و 6 بەیانی ئەمە گرۆث هۆرمۆنە، ئەمە هۆرمۆنی گەشەیە، ئەمە گلوکاگۆنە کە چەوری ئەسووتێنێ و لەشی ئێمە گەشەی پێکا خانەی تازە دروستەکە. ئێمە یەک شەو نەخەوین بۆ بەیانی دایم جێژین هیلاچین. ئەم لە شە پێویستی بە سیانەیە بۆی خوای گەورە ڕۆژ شەوی دروست کردووە. ئەی لە ڕەمەزانە چی بکەین بۆ ئەوی ئەوەمە تووشی ئەوە نەبین، ئەتوانی ئەگەر قەڵەوی و گەنجی پێم باشە پاشێو هەرمەکە وەکوتم لەشی تۆ پڕە لە چەوری وابزانە ئەو ورگەی تۆ 10,000 نانی تایە، 100 طبقە هێلکەی تایە، 50 کیلۆ پەنیری تایە، 50 منجەڵ ماستی تایە، بەشی 45 ڕۆژ دەکات. بۆچیتە بۆ پاشێوەکەی. ئەگەر نەخۆشی زەخت و شەکرت هەیە و تۆزێت تەمەنت هەیە پاشێوەکە بکە، ئەتوانی لە باتیەوەی سەعات 3:30 ببینتە سەعایەک و پێم باشە لە پاشێوە ژەمی بەیانیان بخورێ. ئەو مادە خۆراکیانە چین کە باشترە لە پاشێوە بخورێن؟ پرۆتین زۆر زەرورە بۆ هەموو ژەمێک بۆی ماسوولکە نەپوچێتەوە. لە ژەمی بەیانیانە هێلکە و پەنیر زۆر باشە. یعنی تۆ نابێت تەنها نان و ماست بخۆی، هێلکە بخۆ، 1-2 هێلکە 3-4 قاش پەنیری لەگەڵێ، ئەوە پرۆتینەکەت وەرگرت ماسوولکەت دروست کرد، هێزت دروست کرد. ئەنجا بۆ ڤیتامینات و بۆ تەندروستی لەش 1-2 کەوچک ماستی لەگەڵ بخۆ، تۆزی گوێزی لەگەڵ بخۆ، 5-6 دەنگ زەیتونی لەگەڵ بخۆ، تەماتێکی لەگەڵ بخۆ، خەیارێکی لەگەڵ بخۆ. ئەگەر زەخت و شەکرت هەیە بانانی لەگەڵ نەبێ، ئەگەر زەخت و شەکرت نییە پارچەی نان بخۆ و باشترین جۆری نانی تیریە، چونکە خومرە و سۆدەی تێناکرێت. بۆچی ئێمە بێ ژەمی بانیان خۆی هەمومان ئەو خبرەیەمان هەیە کە ژەمی بانیانە خۆی تانی ڕۆ توینیمان نابێت، بەس نانی نیوەڕۆ خۆی نانیوارە خۆی کە چێشتە خۆی شلە و برنج و گۆشت توینیمانە بێت. و مشکلەی ڕەمەزان لە برسێتیەکە نییە، چونکە لەش ئێمە چاوری خەزم کردووە وزە مشکلە لە توینێتەکەیە. دکتۆر ئەیچی دەرباری ئەفتارکردن یاخود کاتی بەربان و کاتە چۆن ڕۆژوو بشکێنین و چی بخۆین؟ زۆر مهمە لە کاتی بەربان ئێمە بزانین ئێمە کە 16 ساعت بە ڕۆژوو بین مەجموعەیە خانەی ماسوولکە لە ناوچووە، کەواتە زەرورە لە بەربانگە پرۆتینمان هەبێ و زەرورە تۆزێ کاربۆهیدراتمان هەبێ بۆی ئینسۆلین فرازکرێ. ئینسۆلین بێزگە لەوەی شەکر ئەباتە ناوخانەکان، پرۆتینیش ئەبا بۆ ماسوولکە، ئەنابۆلیک هۆرمۆنە بۆی ماسوولکە دروستکەین. پرۆتین لە چیە هەیە؟ پرۆتینی ئاژەڵی لە هەمووی باشترە، ئیتر گۆشتی حیوانە، مریشکە کە گۆشتی سپیە، قەلە قازە کەڵەشێر هەموویە و گۆشتی سپیە ماسیشە. لەوانەیە ئەمانە هەموو خەڵک دەستی نەکەوێ، بەڵام ئێمە لەلایەکترەوە پرۆتینی ڕۆچیمان هەیە، یعنی ئەوەی ئەو کەسانی ئەوانەی نییە ئەتوانێت فاسۆلیا بخوا، نۆک بخوا، باقلە بخوا، میسکێنە بخوا، زۆر باشن. کەواتە بۆ خەڵکی ئەگەر گۆشت و مریشکت هەیە مشکلە نیە، باشلەکەی تۆ بامێ بێ، باینجان بێ، کوولەکە بێ، سڵق بێ، سپێناغ بێ، پەتاتە بێ. ئەگەر گۆشت و مریشکە نەبوو فاسۆلیاکە لێنێ، نۆک و باقلەکە لێنێ، باشتر تێر دەکات چونکە پرۆتینی تایە ماسوولکەش دروستەکەی. بەچی دەست پێ بکەین لە بەربانگە؟ زۆر گرنگە بە شیرینی دەست پێ نەکەین، بیخینێ دواوە، خوروماکەش بیخەرە دواوە، بە ئاو یان ماستاو بە هیچ شێوێ شەربەت مەخۆ، حتا سروشتیش بێت چونکە شەکری زۆرە. ئەنجا ماستاویان ئاو، ئەنجا قاپێ شۆربا، نیسکێنە زۆر باشە، ئاسنیشیش تایە، پرۆتینیشی تایە، بەڵام قاپێکی بچووک، چونکە ئێمە 16 ساعت مەعیدە ئیشی نەکردووە. لەشی مرۆڤ زیرەکە ئەڵێ من نان ناخۆم مەعیدە ئیش ناگا، بۆچی خوێنی بۆ بنێرم؟ لەبەرە خوێن نەچوو بۆ مەعیدە، چوو بۆ ماسوولکە، بۆ مێشک، بۆ چاو، بۆی ڕاو بکەین. لەبەرەوە
کە میسکێنەکەم خوارد پێم باشە بەربام بکەنە دوو بەش لێرەیە هەستن دەست نوێژ هەڵگرن نوێژ بکەن بەسراحەت تا مەعیدیان وردەوە دەگەرمە بێ ئامادە بێ بۆ خواردن ئەنجاوەرە خواردن بخۆ هەوڵ دەدایم بە زەڵاتە دەست پێ بکەیت جاران منی شوام مەزانی زەڵاتە بخرێتە ئەخیر ئێستا دەرکەوت نەخێر ئەگەر زەڵاتەکە لە پێشابی خۆم و زۆر گرنگە بینەرانی خۆشەوی زۆر گرنگە سرکەی سێوی تێکەی و زەیتی زەیتون سرکەی سێ و زەیتی زەیتون لەگەڵ فایبەر و ڕیشاڵی زەڵاتەکە والیەکە من ئەگەر برنجیش بخۆم هەڵمژینی برنجەکە و گۆڕینی نیشاستەکەی بۆ شەکر لە پڕ نابێ بەرز بێتەوە بۆ 200 بەعکسەوە زۆر هێواشە بێتەوە پێڵێن بەفەرین ئەگاتە 150 و لە باتی و بە 2 سەعات بێتە خوارێ و برسیم بێ 6 سەعات ئەنجا دێتە خوارێ تێرمەکە کەواتە لە پێشە زەڵاتەکە بخۆم ئەنجا بێم شلە و برنج و گۆشتم دیشکەکە بخۆم برنجەکە باشتر وایە پڵاو بێ دەنگ درێژ بێ وا باوەلای خەڵک ئەبێ وشک بێ نەخێر ئەگەر سەیریکەن کولتوری ئێرانی زۆر جوانە قاڵبێ کەرەی خەنەسەر و چەوری کەرە زۆر تەندروستە بۆ لەش زەرورە ئێوە ئەتوانن یا قاڵبێ کەرە یان ئەتوانی زەیتی زەیتونی پێوەکەی ئەم چەوری لەو برنجە والیەکە بە هێواشتر هەڵبژرێ و باشتر تێرمانەکە شلە و گۆشتمریش چەند ئەخۆی بخۆ زەڵاتە چەند ئەخۆی بخۆ بەس هەوڵدە برنجەکە لە باتی قاپێکی گەورە بێ بیکە بە نیو قاپ مریشکەکە لە باتی ڕانی بیکە بە دوان فاسۆلیا و باینجانەکە لە باتی قاپێک بیکە بە دوان شلە و گۆشت و زەڵاتە کراوەیە برنج یانان تۆزێک کەمیکەوە دکتۆر باسی نانێک و نانی تیری بە تایبەت ئەو نانی تری چۆن دروست بکرێت بە شێوکی تەندروستی ئەزانی ڕێژەی کەپەکی چۆن بێت چ جۆرە مادەیەک بەکاربێنێت مهم ئەوەیە سفر نەبێ مهم ئەوەیە بۆر بێ و ئەگەر بتوانێت نیوانی و ئار بێ نیوەی کەپەک بێ زۆر زۆر تەندروستە بێ ئەو کەپەکە پرۆتینی تا ڕێژەی خوێ زۆر بە یاخود ڕێژەی ئەگەر یەکێ زەختی هەیە نابێنانەکە خوێی تیاابێ ئەبێ بە کەمی بێ یەکێ زەختی نەبێ ئەتوانی بیخوا ئەمە معنای ئەوە نییە خوێ زەخت بەرزەکانە خوێ ئەگەر نانی لەگەڵ بێ برنجی لەگەڵ بێ زەخت بەرزەکاتەوە زۆر کەس بەرنمەیەکی تۆکەن کە تەنها گۆشت و چەوری و سەوزەیە و خواردنی سوێرە خۆن کەسی زەختیشان هەردێتە خوارێ دکتۆر هیچ سەرچاوەیەکی شیرینی و کاربۆهیدراتی تەندروستمان هەیە بەسمە شیرینە دەستکردەکان ئەوازارێکی قرسم لەکەی هیچی تەندروست نییە نەسروشتی میوە نەشەکرە سپێکە و بەڵام شێوازی ئیشکردنیان جیاوازە ئەگەر لقمە قازی بخۆم یان پاقلاوە بخۆم ئەمە شەکری سپیە شەکری دوانیە سوکرۆزە نیوەی گلوکۆزە نیوەی فرکتۆزە گلوکۆزەکە ئەچێتە خوێنە بێتەوە فراسکردنی ئینسۆلین قەڵەومانەکە فرکتۆزەکە ئەچێتە جگەر ئەگۆڕێ بۆ چەوری تووشی زەخت و شەکرەمانەکە ئەو قەڵەومانەکە ئەم تووشی زەخت و شەکرەمانەکە هەردووشی خراپە لەبەرەوە ناتوانم بڵێم هی تەندروست هەیە ینی پاقلاوە لقمە قازەکە نەخۆی ئەوە ئەگەر زعیفیت و قەڵەونیت و گەنجیت و نەخۆشیت نییە قەچەکە لەواتی پاقلایەوە دوانخۆ بەس لە دوای چلەوە بە بۆچوون و ئەم شتانە ئەبێت دەگمەن ببێت و تەنها لە مناسەبات تا بخورێت دکتۆر کاتی خواردن چۆن بێ ینی بۆ نمونە لە نێوان بەربانگە بۆ کاتی پاشێوکردن لەو کاتێ بەردەوامی خواردن بخڕۆیان چەند ژمێکی سەرەکی لەو کاتێدا بنێ زەوقی نەخۆش خۆیەتی ئەتوانێت بەربانگەکە بکاتە دووژەم و سێژەم ئێستا نیسکێنەکەت خواردووە قەیچەکە دوای سەعاتێک قاپێش لە خۆی دوای سەعاتێک گۆشت و مریشکە خۆی تۆزە برنجی لەگەڵ بێ ئەگەیتە سەعات 12 پێم باشە ئەگەر هەر شیرینێکە خۆی بیخەرە دوای بەربانگ ئەو ساتە سیری کەمترە بێ و پاقلا و برمەکە بخۆی باشتر لەوەی میوە بخۆی دکتۆر بابەتێکی تری زۆر گرنگ بابەتی ڕاهێنان و وەرزشکردنە ئەمە لە چ کاتێکە ئەنجام بدرێت لە مانگ ڕەمەزان ئایا لە کاتی بەڕۆژوبوونە یاخود لە دوای بەربانگەوە ئەگەر مەبەست سووتانی چەوری بێ ئەوانەی کە ئەچن بۆ لەش جوانەکان یاخود دوو مەبەستمانە دکتۆرە یەکەمیان ئایا من ئەچم بۆی چەوری بسووتێنم خۆم زەعیف بکەم دووهەمیان ئایا من ئەچم ماسوولکە دروستەکەم بەڵک زیاتەکەم بۆ لەش جوانی ئەگەر بەتەمایی چەوری بسووتێنی ئەبێ ئینسۆلین نزم بێ لەبەرەوە بێ پێش بەربانگ بێ و ئەبێ کاردیۆ بکەی ڕاکردنەکە بکەی ئەوە چەوریە سووتێنی ئەگەر بەتەمای ماسوولکەبی ئەبێ نانت خوارد بێ بەڵام 2-3 سەعات کە مەعیدە بەتاڵ بووە سەعات 6
بەربانگە 9 دەبڕۆ یاری ئاسن بکە کەواتە هەردووچی باشە بەڵام مەبەستەکە جیاوازە چۆری سووتان بێ پێش بەرمانگە ماسوولکە و لە جوانی بێت دوای بەربانگە ئەمەیان کاردیۆیە ئەویان ئاسنە. دکتۆر کاریگەری ڕەمەزان و ڕۆژگوتن لەسەر کێشی مرۆڤ چییە و ئایا کەسێک ئەگەر هەموو مانگ ڕەمەزان بە ڕۆژوو بوو بێ لە کۆتایی یا کێشی زیاد بوو بە یاخود کەمی کرد بێ تەندروستە؟ هەندێک کەس ئەڵێ من لە ڕەمەزانە قەڵاو بم من لێرەوە بە خەڵک ئەڵێم دڵنیا بن ئێمە بە خواردن قەڵاو نابێت مەعیدەی مرۆڤ ئەو پڕی ئەوەندەیە تۆ قاپی نیسکێنت خواردووە ئەنجادەی زەڵاتێکە خۆی شلێکە خۆی ڕانێک بەشی چەند ئەمێنێتەوە بۆ برنج بڕۆدە کەوچک برنج خۆ بڕۆ 15 کەوچک برنج خۆ بەقەدەر یەک پاقلاوە زەرێژی نییە ئەوەی قەڵەومانەکە پاقلاوەیە لە باتیەوەی ماستا و بخۆم بپسیە خۆم کۆلا خۆم یەم عسیری فرێشە خۆم وەڵا شەربەتی مێوژە خۆم شەربەتی هەنارە خۆم وەڵا حەزم لە تۆزێک کونافەیە لە زن و دست ئەوانە قەڵەومانەکە نان و برنج قەڵەومان ناکە ئەگەر خوای گەورە نان و برنج قەڵەوی کردی نایە ڕۆژوو بۆ دانانێ ئەی لە پاشێویشە تۆ بڕۆ چییە خۆی بخۆ بەڵام کە چایەکە خۆیتەوە نیوەی پیاڵەکە شەکر نەبێ یان پچی دووسێ دەنە خورمای پێ خۆی هەندێک کەس بەربانگەکە حەودەن و خورماخوا نۆ ئەخوا یانزاخوا ئەوانەیە چن بۆ تەراوی خورماشە خۆن و پاقلاوەشە خۆن ئەوەیە قەڵەویانەکە ئەژینانان و برنجەکە نییە بڕۆ یاپراخ بخۆ بڕۆ کفتە بخۆ بڕۆکو بخۆ کەواتە باش نییە کێشمان زیادکە لە کۆتای ڕەمەزان ئەگەر بۆمان زیاد ناکە ئەگەر شیرینی نەخۆی دڵنیا بەسێ 4 کیلۆ هەردەیتە خوارێ هیچ ئاسایی ئەگەر کێشمان دابەزێ. بەڵێ دکتۆر کۆتای ڕەنمایی چیە بۆ هەڵاتیان سەبار بە مانگی ڕەمەزان؟ سەبارەت بە مانگی ڕەمەزان من یەک قسەم هەیە وا خراوەتە مێشکی خەڵکەوە خوای گەورە ڕەمەزانی داناوە بۆ ئەوەی ئێمە هەست بە برسێتی بکەین و هەست بە ئینسانی فەقیر بکەین و مانگێکە کە ئێمە عیبادەتمان زیادەکە و نزیکە بینەوە لە خوای گەورە ئەوە ڕاستە بەس ئەگەر تەنها ئەوە بە خەڵک بڵێ ئەڵێ ئەوە من 16 ساعەتە هیچم نەخواردووە لەبارەوە لە کاتی بەربانگ و پاشەوە چی ئەخۆم بخۆم بەس ئەگەر بڵێ بێجگە لەو دووشتا خوای گەورەش ڕەمەزانی داناوە لەبەرەوە سوودەکانی زۆرە بۆ تەندروستی ئەم لە شەخۆی گەنجە کاتەوە خانەی شێرپەنجە لە ناوە با زەخت و شەکرە چاکە پێێتەوە ئەوانەی تۆزێ گورچی لەیان سستە ئەکەوێتەوە ئیش بۆ ئەوەی ئەم دەستکەوتانی کە خوای گەورە بۆ ئێمەی داناوە لە ڕەمەزانە دەستکەوتی تەندروستی لە ناونەبەی ئەبێ بەرنامەت هەبێ نابێ شیرینی بخۆی نابێ پاقلاوە خۆی ئەو شتانە بخۆ لەبەرەوە بە خەڵک بڵێم ئێستا من بە خەڵک بڵێم لقمە قازی مەخۆ قچەکە یەک دانێ دوواندانە دوو دانێ حەزم لێ بەس پێی بڵێ تۆ لقمە قازی مەخۆ چونکە ئەم دەستکەوتانە لە دەستەیی لەوانێ بیری لە بکاتەوە لەوانێ لە دە کەس ئەو سا پێنج نەیخوا. زۆر سپاس دکتۆر بۆ زانیارەکان و زۆر خۆشحاڵم. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتووە تەندروست بن.